لە چەندین شوێنە لە قورئانە لەم پەیامە پیرۆزە بۆی ڕوونکردنەوە کاتێک شتێک لەسەر ئینسانەکان پێویستەکان لە پشتیەوە حکمەتێکی گەورە هەیە سوودێک و قازانجێکی گەورە بۆ مرۆڤەکان هەیە یارە خۆی گەورە کە ئەم عیبادەتی لەسەر مرۆڤەکان پێویست کردووە کە ڕۆژوگرتنە بۆ ماوەیەکی بە تایبەتی لەم کاتەیەکە کاتژمێرێکی زۆر ئەخایەنێ لە 16 کاتژمێر بە ژوور ئەخایەنێ ئاگادارە لەوەی کە ئەمە مای سوود و قازانجە بۆ لەشی مرۆڤ ئەگەر ئێمە لە ڕووی زانستی و ئەم بابەتە لێ بگرینەوە بابەتی ڕۆژوگرتن وازهێنان لە خواردن و خواردنەوە بۆ ئەو ماوە دوور درێژە چه سوودێکی لە ڕووی پزیشکیەوە دیارە ئەم بۆچوونە تا ماوەیەکی زۆر مای پرسیار بوو لای مرۆڤەکان کە ئایا خۆراکی ڕۆژانە کە مرۆڤ بەکاری ئەهێنێ چه پەیوەندیەکی بە تەندروستی مرۆڤەوە هەیە ئایا پەیوەندی بەوە هەیە کە مرۆڤ تووشی کێشی تەندروستی بکە ئەمە ماوەیەکی زۆر لەژێر لێکۆڵینەوە تا پزیشکان و زانایان بۆیان دەرکەوت بەڵێ بە توێژینەوەی زانستی کە خواردن ڕۆڵێکی سەرەکی هەیە لە زۆرێک لە کێشە تەندروستیەکان بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆیە کە ئەبین خۆراکەکانی کە لە ڕۆژگاری ئەمڕۆ بەکارهێنرێ لەسەر تاسەری جیهانە کۆمەڵی خۆراکن کە دوورە لە خۆراکە سروشتیەکانەوە خۆگرتنەوە لە خۆراک شێوازێکی زانستی تەندروستیە کە لە ڕۆژگاری ئەمڕۆ بەهۆی تۆژینەوە زانستیەکانەوە کە لەم بوارەکراوە دەرکەوتووە کە سوودی گەورە بە لەشی مرۆڤ ئەکەهێنێت لە بواری تەندروستیەوە چکۆ گوتمان لەشی مرۆڤ بەهۆی کاریگەری خۆراکەوە و کەڵەکەبوونی ژەهر و مادە زیان بەخشەکان لە لەشی مرۆڤ ماوەی 12 مانگ لە ساڵێکە ئەم مانگی ڕۆژوگرتنە بینراوە لە ڕووی زانستیەوە دەرفەتێکە بۆ ئەوەی لەش هەوڵێک بدا بۆ ڕزگاربوون لەم مادە زیان بەخشانی کە بەردەوام کەڵەکە ئەبێ لە ناو لەشی مرۆڤ دیارە مرۆڤی ڕۆژوان پێویستی بەوە هەیە لە ڕاستیە ئاگادار بێت لە ڕووی تەندروستیەوە جارێ سەرەتا ڕۆژوگرتن با ئێمەگەر لە ڕووی زانستی پزیشکی و باسکین هیچ جۆرە زیانێکی زانستی نەسەلماوە کە ڕۆژوو هەیەی لەسەر لەشی مرۆڤ ئەم ڕۆژووی کە مسلمانان ئەیگرن چونکە ئەم جۆرە ڕۆژوەش ئێستا لە جیهانە ئەگەر لە سەرچاوەکانی ئینتەرنێت سەرچاوە باوەڕ پێکراوە پزیشکەکان بگەڕی ئەبینی سەدان توێژینەوە لەسەری کراوە لە هەموو ئەم توێژینەوانە دەرکەوتووە کە لە ڕاستیە هیچ جۆرە زیانێ بە کەسی تەندروست ناگەێنێ ئەم جۆرە ڕۆژوە چونکە ڕۆژوگرتنە بۆ ماوەیەکی دیاریکرا و لە کاتێکی دیاریکراوە کە پاش ئەم کاتە بوار ئەدرێ بە مرۆڤ کە بڵێن خۆراک بەکاربهێنێ لە ماوەیەکی ترا یعنی ئەمە ڕۆژوو هەندی ڕۆژوو هەیە کە ڕۆژوی بەردەوامە بڵێن بۆ نمونەی چەند ڕۆژێک لە سەریەگات چەند هەفتەیەک مرۆڤ هیچ نەخوا ئەمە لە ڕووی پزیشکیەوە بۆ هەندێک چارەسەر بەکار ئەهێنرێ بەڵام ڕۆژووی ئیسلامی جیاوازە لەمە تۆی ماوەیەکی دیاریکرا و لە ڕۆژە خواردن ناخۆی بەڵام ماوەکی تر بواری ئەوەت ئەدرێتێ کە تاویزی قەرەبووی ئەوە بکەیتەوە کە لە ڕۆژەکە ئەنجامدرا ئەنجا لە ڕاستیان میکانیزمێک هەیە لە لەشی مرۆڤ کە خوای گەورەوەکو بەهرەیەک بە لەشی مرۆڤی بەخشیوە لە هەموو ئەندامەکانی لەشە ئەمە ئەبینی خوای گەورە احتیاطێکی یاوە بە ئینسان لە هەموو بەشێکی لەشیە بۆ نمونە مرۆڤی ئاسایی بە گورشیرەیەک زۆر بە ئاسایی ئەتوانی بژی کێشەی نییە بە یەکسی بە ئاسایی ئەتوانی بژی پاشان هەموو لە جگەریشە ئەگەر یەک لە سەر چواری جگەر بە تەواوەتی ئیشکە کافیە بۆ لەشی مرۆڤ بەڵام ئەو احتیاطی تر کە ئەمێنێتەوە بۆ ئەوەیە کە مرۆڤ لە کاتی پێویستە سوودی لێ ببینێ بە هەمان شێوە خۆراک هەڵگرتن لە لەشە ئەبین خوای گەورە میکانیزمێکی بۆ لەشی مرۆڤ دروست کردووە ئەبین ئەو خۆراکەی لە تۆ زیادە لە پێویستی ڕۆژانە هەڵ ئەژیرێ بە تایبەتی ئەمە لە کاتێکە گرنگە کە مرۆڤ خۆراکی کەم دەستکەوێ ئەبین میکانیزمێکی زیرەکانەیە بۆ ئەوەی هەڵبگیرێ بۆ ئەو کاتانێت تر کە دەست ناکەوێت خۆی لە ڕاستیە خەو شتێکی زەڕۆر و گرنگە بۆ مرۆڤ یعنی لە ڕاستیە خەوی شەو بە هیچ شێوەیەک و خەوی ڕۆژ نییە چونکە لە ناو لەشی مرۆڤە کاتژمێرێکی بایۆلۆجی هەیە وەکو لە ڕووی زانستیەوە باسەکرێ کە ئەمە چالاکیەکانی لەش ڕێکەخا یعنی ئەو هۆرمۆنانە و ئەو چالاکیانەی لە شەوە هەیە جیاوازە لەوەی کە لە ڕۆژە هەیە یعنی تۆ ڕۆژ بۆ ئەوە نەکراوە مرۆڤتیایە بخەوێ لەم کاتی ڕۆژوگرتنا لە کاتی مانگی پیرۆزی ڕەمەزانیشە بە ئاگاداری ئەوە بین لە ڕاستیە خەوتن بە شێوەیەکی تەندروست شتێکی گرنگە لەم کاتەیە لە ڕاستیە چونکە تێکچوونی گەدە و ئەمانەش و ینی چالاکی کارەکانی ئەندامەکانی تریشی لەکەوێتەوە ئەماگەر مرۆڤ ئاگاداری خۆی نەبێت دیارە خەو لە شەوە ئەبێ زۆر هەوڵ بدەین لە ڕاستیە ئەم جۆرە هەڵمانەوەیە تا کاتێکی درەنگی وایە لە ڕاستیە تا پارشێ و ناخەوێ ینی ئەمە بە تایبەتی لە هەموو مانگی ڕەمەزانە کە ئەمە من بەلای منەوە شتێکی تەندروست نییە لە ڕاستیە چونکە تۆ پێویستەکە لەم کاتژمێرە بایۆلۆجی خۆت بەپی ئەوەی کرد لە ناو لەشا پرۆگرامی بۆ دانراوە
ئیشباعی ئەم پێویستیە بک مرۆڤ لە شەوا لە ڕاستیە کە پێویستەکە خەوەکە لە شەوا بێ بەڵام ئەگەر بە پێچەوانە و هەندێک کەسێ لە شەوا ئیشەکە لە ڕۆژە ئەخەوێ ئەمە جیایە ئەگەر بۆ ماوەکی درودرێ لەسەر ئەمە بەردەوام بێ کاتژمێرەکە عکسە بێتەوە بەڵام مرۆڤی ئاسایی وان نییە لە ڕاستیا پێویستەکە ئاگاداری ئەو خاڵەبین خەوتن لە شەوا شتێکی زۆر زۆر گرنگ و پێویستە پارشێوکردن ئەمەی کە وەکو سنەتی ڕەمەزانە کە مرۆڤ سنەتی ڕۆژوە و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە مرۆڤ پارشێو بکە شتێکی زۆر تەندروستی و چاکە یعنی ئەمە توێشویەکە زەخیرەتێکە مرۆڤ بۆ ڕۆژی ڕۆژەکە بە تایبەتی لەم کاتەیە کە وەکتان ڕۆژەکە دوورودرێژیشە و تا ڕادێکیش بەرەو گەرمی ئەڕوا بڵێن جە و کەش و هەواکە پێویستەکە مرۆڤ پارشێو بکە بەڵام پارشێوکردن مانای ئەوە نییە تۆ هەرچی لە ڕۆژا پێویستە لە پارشێوە بەکاری بێنی یعنی ڕاستی ئەو بۆ چوونێکی هەڵەیە تەنها پێویست بۆ هەیە چەند کاتژمێری یەکەمی ڕۆژوەکە خواردنیە بخۆی بەشی ئەوە بکە چونکە تۆ ئەو ماوەی تر کە ئەمێنێتەوە لە ڕۆژەکە وەکوتمان ئێمە ئەو مەخزوونەی کە لە لەشە هەڵگیراوە ئەمە شتێکی گرنگە مرۆڤ کاری لەسەر بکە ئەبێت تۆ بوارێک بی بە مەخزوونەکە لە لەشە لە ماوەی دوور و دێژی ساڵە هەڵگیراوە دەست بکێ بە سەرفکردن و نوێبوونەوەی ئەم مەخزوونە لە لەشە ئەوش بەواکرێ ئاین تۆ پارشێوەکە شتێکی ئاسایی بێ بەڕای من خواردنی پارشێو بێ خواردنێکی ئاسان بێت هیچ پێویست ناکە خواردنی قورسی ئێواران کە ئەخورێ لە پارشەیشە بەکاربێنرێتەوە زۆر کەس ئەوەکە لە ڕووی زانستی و هەڵەیە لە ڕاستیە ئەوە لە بری ئەوە تەرکیز دێتە سەر ئەوەی کە بۆ توینێتی چی باشە ینی مرۆڤ بۆ نمونە ئەو ماوە دوور و درێژە کە ئاو ناخواتەوە لە پارشێوە ئەو خۆراکانە بەکاربهێنرێ کە مادی پۆتاسیۆمی زۆرتیایە چکە پۆتاسیۆم وەکو جۆرە کاریگەریەکی هەیە هەستکردن بە توینێتی کەمەکاتەوە لە لەشا یەکەم ئەوانەی تینوێتی کەمەکاتوتمان زەڵاتە زۆر زۆر شتێکی گرنگە لە پارشێوە ئەگەر مرۆڤ بیخوا شتێکی زۆر باشە بەشێکی گەدە ئەگرێەوە وەکتم مادیک پۆتاسیۆمیشی تیا و بەشێکی شلەمەنی باشی تایە و هەروها میوە ئاوارەکان شتێکی زۆر باش مۆزیش یەکێکە لەو میوانەی کە پۆتاسیۆمی زۆرتیە ئەویش دەوری هەیە بۆ کەمکردنەوەی نەهێشتنی هەز بە توینێتیکردن لە ڕۆژە و هەروها ئەوانەی کە وەکو شووتی و کاڵک و بڵێن قۆخ و یعنی ئەمانەی کە ڕیشاڵیان هەیە برسێتی کەم ئەکاتەوە هەم کۆمەڵی ئاوش لەمەنیشی تایە کە لە ڕۆژان مرۆڤ بتوانێت لە ڕێگە دەوری خۆڵەکانە ئەمژدە سوودی لێوەرەگرێ و هەستکردن بە توینەتی کەمەکاتەوە کەواتە سەوزە میوە ئەگەر شیرینیەک بڵێن ژەمی بەیانی بۆ نمونە ئێمە ژەمی بە ئاسایی بەیانی بێنیتە پارشێو بەڕێ من شتێکی زۆر باشە نان و چایەک ماستێک بڵێن پەنیرێک شتێکی یعنی قورس نەبێ لە ڕاستیە ئەوەی کە گەدە قورس بکا و هەم سوودیشی نیایی لە ڕاستیە ئەوە تۆ ئەگەر ئەم خواردنە قورسە بخۆی جارێ ئەمە بەشێکی زۆری ڕۆژەکە گەدە لە هەرسکردنە هەر بەردەوامە ئێمە ئەمانەیە یەکەم ینی هۆکارەوەی کە تۆ ئیسراحەتی بە گەدە بی بە کۆندامی هەرز بدرێ لە ڕۆژی ڕۆژوە کە نوێبوونەوەتی ڕووبا و پاشانیش وەکتمە ئەو هەڵگیراوانی کە لەش هەڵگیراوە بەشێکی باشی مرۆڤی ئاسایی ئەگەر بێت و یەکمان بە کاملی هیچ نەخوا ئاسایی ئەژی یعنی ئەوەندە خۆراک لە لەشی هەڵگیرا مرۆڤێک لە 7 کیلۆ بۆ 8 کیلۆ بێ جا ئەوی لە 90 و 100 بێ ئەوە زیاترش بەریاگرێ کەواتە ینی تۆ ئەمەی کە هەیە لە لەشە بەشی پێویستی ڕۆژوو ئەکا زۆر ئاساییە بەس ئەوەندە هەیەوەکتمان لە سەرەتای ڕۆژوەکەیە ئەم خۆراکی پارشیەوە کارێکەکە بۆ ئەوی ئەو دوایی بۆمان دەرەکەی کە سوودەکەی چییە چکە تۆ ئەگەر ئەم هەڵگیراوانەی لەش ئەگەر بە بەردەوامی سەرفکرێ وەنمونەگە مرۆڤ پارشێو نەکا هەر لە سەرەتای ڕۆژوە لەش ینی احتیمال دەکا سەرەوەی هەڵگیراوە نیە ئەوە سەرفەکە وردە وردە ئەمە کارێکی واکە ئەم هەڵگرتنی خۆراکە مادی ئەم سەرفکردنی ئەم خۆراکە هەڵگیراوانە ماوەیەکی دوور و درێژە خایەنێ ئەم ماوە دوور و درێژە بێتە هۆی دروستبوونی تەنی ژەهراوی لە لەشە چالاکی لە ڕۆژی ڕۆژوانە یعنی لە ڕاستی ئەمە بۆچوونێکی هەڵەیە کە ئەوە هەندێکە زواتە سەورەکەی تەبێت کە ڕۆژوو بە هەر لە ئیسراحەتکە هەر بخەوێ بڵێن لە بەیانیەوە تا ئێوارە ئاین لە ڕاستی ئەمە بۆچوونێکی زۆر هەڵی ئەگەمە لە ڕووی زانستیەوە لێکی بینەوە بەپێی توێژینەوە نوێەکان کە لەسەر ئەم بابەتە کراوە بەتاوی چەند توێنێژینەوەی کە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەنجامدرا لەسەر ئەم بابەتی ڕۆژوگرتنە و چالاکی ئەنجامدان لە کاتی ڕۆژوە ئایا ئەبێتە هۆی دروستبوونی هیچ جۆرە زیانێک و مادەیەکی زیان بەخش لە لەشی مرۆڤە بینرا لە ڕووی زانستیەوە نەخێر بە هیچ شێوەیەک هیچ جۆرە کاریگەریەکی خراپی نابێت چالاکی ئاسایی
یعنی چالاکی ئاسایی ئەو کەسی کە ڕۆژانە چالاکیەک ئەنجامەدا لە کاتی ڕۆژۆکە هەمان چالاکی ئەنجام بدە نەک چالاکی قورسەکان ئیشە قورسەکان کارە قورسەکان هیچ جۆرە زیانێکی پێ ناگەێنێ کەسێک کە فەرمانبەرە و دەوامی بڵێن ئاسایی خۆی ئەکا لە ڕۆژەکە زۆر ئاساییە کەسێک کە دوکاندارە و لە بازار و کەسابەتی خۆیان ئیشەکە زۆر ئاساییە هیچ جۆرە کێشێکی بۆ دروست ناکە و بە هەمان شێوەش کارەکانی تر پیشەوەرەکانی تر کە کاری ئاسایی ڕۆژانی خۆیانەکەن لە ڕووی زانستی وەگەریمە باسیکەین هیچ جۆرە زیانێک بۆ کەسە ناگەێنێ لەوانەیە کەمێک هەستکردن بە تینوێتی زیاتر بێ لەو کەسانە بەڵام خۆی لە خۆیان هەستکردن بە تینوێتیش شتێکی زیان بەخش نییە یعنی ئێماگە لە ڕووی زانستی و باسیکەین کۆمەڵێک هاوسەنگی لە شاهەیەکە ئەمە وا ئەکا کۆمەڵێک چالاکی دروستە بێ ئەم تینۆتیە کارێکە کاکە بڵێن ئاو لە لەشا زیاتر گل بدرێتەوە ئەو کەسە بۆ نمونە لە ڕێی میزکردنەوە کەمترە بێ ینی ئاو بەفیڕۆدان لە لەشەوە کەمترە بێ زیادبوونی خوێیەکانی سۆدیۆم لە خوێنە و هەڵمژینەوەی واکا کە شلەکان زۆر دەرنەدرێ لە ڕێ عارەقیشەوە تەنانەت عارەکردن و شێوازەکانی ترەوە واکە محافەزە لەسەر ئەو شلەمانیانی لەش بکرێ یعنی لە ڕاستیە ئەمانە تەنانەت تینوبوونیش لە کاتی ڕۆژوە جۆرە زیانێک بە مرۆڤ ناگەیێنێ بەڵکو بینراوە چەندین سوودی هەیە لە ڕووی زانستیەوە ئەگەر بۆ ئەو ماوە دیاریکراوە بێ کە ئێمە گوتمان ینی خۆی حکمەتی ڕۆژوی مسلمانان ئەوەیە نە ئەوەندە دوور و درێژە کە ببێتە سەرەتای دروستبوونی زیان و زەرەر بۆ لەش نە ئەوەندە کەمیشانی تۆ سوودێکی وای لێ نەبینی کە لەلایەن لەش و چالاکبوونەوەی ئەندامەکانی لەش و مەخزووناتی لەش و بڵێن هەموو جۆرە چالاکیەکە لە لەشە لە کاتی ڕۆژوە باشترە.